لە یاریەکانی هەفتەی 28 لە خولی نایبی کوردستان یانی ڕزگاری میوانداری لایانی هەولێر کرد. گێمی یەکەم یاریەکە ڕزگاری چەند هێرشێکی کردە سەر گۆڵی میوانەکەیان و لە ئەنجامدا لە خولەکی 15 ناوژیوان لێدانی سزای بۆ ڕزگاری هەژمار کرد و محەممەد سابیر سەرکەوتوانە گۆڵی یەکەم یانەکەی تۆمار کرد. دوای ئەو گۆڵە ڕزگاری بەردەوام بوو لە هێرشەکانی و لە هێرشێکدا هێرشبەرانی یانەکە هەلێکی ئاسانی گۆڵ تۆمارکردنیان لەدەستدا. لە بەرامبەردا یانی هەولێر لە ئەنجامی هێرشێکیاندا بۆ سەر گۆڵ یانەی ڕزگاری لە خولەکی 35 توانیان گۆڵی یەکسان تۆمار بکەن. پێش تاوابوونی گێمی یەکەم هەردوویانە هێرشیان دەهێنایە سەر گۆڵی یەکتر، بەڵام سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵی زیاتر و گێمی یەکەم بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەردوو لە کۆتایی پێهات. لە گێمی دۆمی یاریەکەدا هەردوویانە چەند جارێک هەوڵی گۆڵ تۆمارکردنیاندا، لە ئەنجامدا یانی ڕزگاری توانی لە خولەکی 63 گۆڵی دۆم و پێشکەوتن تۆمار بکەن. دوای تۆمارکردنی گۆڵی دۆم ڕزگاری بەردەوام بوو لە هێرشەکانی و چەند جارێک نزیک بوون لە گۆڵی سێم، بەڵام سەرکەوتوو نەدەبوون و یاری بە سوود یانی ڕزگاری بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک کۆتایی پێهات. وڵا بەدڵنیایەوە من دەستخۆشی لە یاریزانەکانەکەم و داوای لێبوردنیش لە هەندەرانەکەم و پیرۆزباییشیان لێکەم لە هەمان کاتە، بەڵام بەدڵنیایە ئاسی ڕاستەقینی ڕزگاری نیە هێشتا. من بەش بە حاڵی خۆم نەڵێمەوە یاریەکەمان بردەوە، بەڵام وەکو پێویست نەبوو یاریکردنمان، چونکە ئەمان تیبی هەولێر تیبێکە بەڕاستیان تیبێکە لاسی ئێمە نەبوو وەکو یاریکردن، بڵێم وەکو یاریکردن و دەستخۆشیشیان لێکەم سەر ڕایەوەی ینی بە عەدەدێکی زۆر کەم و هاتوون بۆ یاریکردن، بەڵام ئێمە وایە هەر لە جێمی یەکەمە یەک لایمان کرداتەوە بە یاریەکە، بەڵام بەداخەوە ئێمە یاریزانەکانمان ماوێن، یعنی هێشتاکو ئەوەی کە ئێمە ئەمانەوە ئەوەی کە لە توانای ئەو یاریزانان هەیانە ئێمە ئەوەی کە ئەمانەوە لیان هێشتاکو نەیانتوانێت ئاسی ڕاستەقین دەربخەن و ئینشاءڵڵا ئێمە هەوڵە دەین ینی بۆ ئەم دیاریش کە ماوەمانە بە هەمان شێوە ئیش بکەین سەرەوەی کە بتوانین هیچ نەبێ ئەم خاڵانەی کە ماوە بیهێنین بۆی بتوانین لە ڕیزبەندەکانی پێشەوە بین و لە ناوڕاستی ڕیزبەندی ئینشاءڵڵا. بەم ئەنجامە یانی ڕزگاری سەرکەوت بۆ پلەی شەشەمی ڕزبەندی و یانی هەولێریش بە 25 خاڵ لە پلەی 14م دێت لە ناوچەی دابەزین لە خولی نایبی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.